کارگەی بەرهەمهێنانی ڕۆنی زەیتونە لە هەڵەبجە. سەرەڕایکەمی بەرەمی زەیتونی ڕۆن کە وشکە ساڵی و سەرما زۆربەی لەناو برد، بەڵام کارگەکە دەتوانێت بڕی پێویست ڕۆن بەرەم بێنێت. بەوەی کەمبوونەوەی بەرەمی زەیتونیش بە بڕی 1000 دینار زەیتی خۆماڵی کارگەکە گران بووە. دەتوانین بڵین خواست لەسەر بەرهەمەکەمان زۆرە لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە و ئەمەش بۆتە هۆی جێگرەوەی بەرهەمی دەرەکی. وەکو خۆتان نەزان دەگەر ئەم کەمیەتە لە پێش ساڵی 2010ەوە بە پێی داتای عێراقی 320 تۆن زەیتی زەیتون هاوردەی عێراق کراوە، بەڵام ئێستا ئەم کەمیەتە 130,000 لیتری لە بەرهەمیت لە کارگەی ڕاستان. ئەمەشە بێتەوە هۆکاری ئەوەی کە جێگرەوەی بەرهەمی دەرەکی نەمە جێی دڵخۆشی ئەمەیە. ڕۆژانە لە جیاتی ئەوەی کەریم حاجی ڕەحیم جوتیارێکە 13 دۆنمداری زەیتونی هەیە. دەڵێت وێڕای زۆری بەرەمی زەیتون کەچی لە بازاڕەکان هاوڵاتی بەگران ڕۆنی زەیتونی دەست دەکەوێت. حکوومەت دەتوانێت کاراسانی بۆ جوتیاران بکات و ڕێژەیەکی زیاتری زەیتون بەرەم بێنرێت تاکو لە بازاڕەکانیش بە نرخی گونجاو بفرۆشرێت. ساڵانە لە بناری بەم و لە دەربەنی خان و یەن بۆم کارگە ئەتوانین لێرە بەرهەمەکانمان ساخکەین و سەرڕای ئەوەیش ئیمساڵ بەروبوومی جوتیاران کەم بوو بە نسبەت وشکە ساڵی و دوای ئەوە موادەکەیش بەخوات ینی گران لەسەر خەڵکەکەوێ و ئیمساڵیش ڕێژەکەی کەم بووە، زیاتر دەگەڕێتەوە بۆ بێئاوی وشکە ساڵی. کارگەی ڕۆنی زەیتون 4 ساڵە لە هەڵەبجە کراوەتەوە. لە ماوەی 24 سەعاتدا 120 تۆن زەیتون دەکات بە ڕۆن. کارگەکە 50,000 دار زەیتونی بەسەر جوتیاراندا دابەش کردووە تا ڕێژەی بەرهەمهێنانی زەیتون لە سنوورەکە زیاتر بکرێت و گرنگی پێ بدرێت. بە پێی ئامارەکانی کشتتوکاڵی هەڵەبجە 400 دۆنم باخی زەیتون هەیە و 70 جوتیار باخی زەیتونیان هەیە و ساڵانە 800 تۆن بەرەمی زەیتون لە سنووری پارێزگای هەڵەبجە بەرەم دێنرێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.